هەر وابستە بە عێراق و هەروە حکومەتی نوێ بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی لە نێویشیاندا پرسەکانی تایبەت بە کورد و مافە دەستوریەکانی کورد کە جۆرێک لە شڵەژان لە کابینەکانی پێشتردا بەدی دەکرا بەوەی بە تایبەتی لەسەر پرسی ناوچەدا بڕنراوەکان و پرسی شەنگەل تا ئێستاژ ڕکەوتنی شەنگەل بە هەڵواسراوی ماوەتەوە و ئەو وەزارەتانی کە تایبەتن بە کورد لە کاتێکا کێشتا دوو وەزارەت ماوەن یەکلایی بکرێتەوە کە هەردوو وەزارەتەکە لە پشکی کورد دەبێت بە شێوەیەکی گشتی پرۆسەی سیاسی نوێ عێراق و ئەم حکومەتی کە بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی پێگەێنراوە و کاریگەریەکانی لەسەر کۆی عێراق ئاراستە سیاسیەکان بەرەوکێ دەچن لەسەرم بابەتە میوانێکمان هەیە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز فەخرەدین محەممەد کە بەڕێزیان چاودێری سیاسین لە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانی من کاک فەخرەدین زۆر سپاس وامادە بوون تێبینیەکانی جنابەت بە شێوەیەکی گشتی لەسەر پێگەێنانی حکومەتی نوێی عێراق کە دوجار ڕادستی محەممەد شیاع سوودانی کرا. سپاس سەرکەوتوو بەندێنە ژانی لەدایک بوونی ئەم حکومەتە نوێیە زۆر بوو دوای لە 2019 بارودۆخی عێراق بەنەوەیەک تێکسو بەڕاستی عێراقیەکان لە تەنگەژەی قوڵدا بن هەم لە ڕووی سیاسی و بەتایبەتیش لە ڕووی ئابووری و لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی دەرونیشەوە بەڕاستی خەڵکی عێراق لە بارودۆخیشی دەرونی زۆر خراپدان سەرڕای ئەوەی کە عێراق لە ڕووی بنەمای ئابووریەوە جێگیریەکی پێوەدیارەوە بەتایبەتیش دوای بەرزبوونەوەی نرخێنەوە بارودۆخ دەتوانێت بڵێن ئەوەی بانکی ناوەندی و ئەوەی نەختینەی داهاتی عێراقی زیادەکە بەڵام دیسان بارودۆخی خەڵک ڕوو لە خراپیێڕە 2000 حکومەتی نوێیان کابینەی نوێ دوای ساڵێک و چەند ڕۆژێک لەدایک بوو دوایەوە لە چەند زەی مەنگسەرۆژ کۆمەر هەڵبژێردرا دیارە دوێنێش دەساودەستی کاسمی و شیاع سوودانی کرا خەڵک ئومێدی هەیە ئەم قەیرانە تێپەڕێ ئەم تەنگەژە قوڵە تێپەڕێ وردە ئیتر بەپی کارنامەکەش هەم بۆ دۆخی گشتی عێراق بەڵێنی زۆری تایە و کارنامەکە لە ڕووی تیۆریەوە لە ڕووی نەزەریەوە خاڵی باشی تایە هەموو بەنسبەت کێشەکانی نێوان هەرێم و بەغداوە کێشەکانی خەڵکی کوردستان لەگەڵ بەغدا کۆمەڵێک خاڵی باشی تایە بەڵام هونەر لە جێبەجێکردنایە بەگشتی چاوەڕانەکرێ ئەم دۆخە قیرە ناویە و ئەم دۆخی معلقەی کە لە ڕابردووە هەبوو ئازاری زۆری عێراقیەکانی داوە بە تایبەت لەناو ئەم دۆخە شەڵشاوی جیهان و ناوچەکەی تایە خەڵک پێویستی بە ئارامیە پێویستی بە سەقامگیریە پێویستی بە خزمەتە چاودێران هەمی ئومێد دەکەن تیمۆزاریەکەی شیاع سوودانی بتوانێت بەشێک لە قەیرانەکان هەرچەند بەپێی ئەو قسانەی کە ئەکرێ یعنی ساڵێک مۆڵەت هەیە بۆی ئەم حکوومەتە لە ماوەی ساڵەکان ڕەنگە نەتوانرێت هەموو بەرنامەیە یان چاوەڕوانەکان هەمووی جێبەجێکرێ بەڵام دیسان نەتوانرێت بنەوەیەک لە نەوەکان دۆخەکە تێپەڕکرێت. باشە بەڵام بەپێی ئەو کۆدەنگی کە لەسەر ئەم حکوومەتە نوێیە هەیە کە ناکۆکێکی زۆر و ململانێکی زۆر هەبوو بە تایبەتی لە نێو شیعەکاندا سەرباری ئەوەش هێشتا دەنگدرا بە کابینەکە ڕای زۆری لەسەر بوو و وەکو ئێستاش لە هەواڵەکە باسم لێەوە کرد هەم نێتەوە یەکگرتوەکان سکرتێری ئەنتۆنیۆ گەدەرێز بە هەمان شێوە رووسیا فەڕەنسا یعنی پشتیوانی ئەم حکوومەتە نوێیە دەکەن بەپێی هەنگاوە سەرەتایەکان محەممەد شیاع سوودانی سەرکەوتووە بێت دەتوانێت زۆرترین داخوازیەکان جێبەجێ بکە لە کاتێکا کە لێ ژێر فشاری شەقام مام حکوومەتە دروست بووە. بارودۆخی ناوچەی نێودەوڵەتی ناوچەی ڕەنگە جیاواز بێ بەڵام بارودۆخی نێودەوڵەتی بۆ عێراق بارودۆخێکە یعنی زۆرتر پشتیوانە بۆ سەقامگیری پشتیوانە بۆ دروستبوون نەک بۆ تێکدان لە بەرەوەی تێکدانی هەر وڵاتێک لە وڵاتەکان دوای بەهاری عەرەبی دەرکەوت کە هیچ وڵاتێکی دنیا ڕەنگە سوود لەم شەڵژان و لەم تێکبەربوونە نەکا لە بەرەوەی منتیقەی ئێمە منتیقەیەکە بەشێکی زۆر پاڵپشتی وزەی جیهانی لێرەوە ئەڕوا بۆیە لە تنگژە و لە ئاشاو و لە مەشاکیل و لە ناستقراریەتە جیهان دەکەوێتە بەردەم زەرەرەوە بەتایبەت بازاڕی وزە لەبەرەوە بەتایبەتیش ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان بەشێکن لە پرۆسەی بنیادنانەوەی عێراق لە دوای 2023 هەر تێکچوونێک و هەر کێشەیەک لە عێراق کە ڕۆدا بە زەرەریان بە زۆرێک لە زۆرەکان زەرەرە لە سونعەتی وڵاتانی ئەوروپی و نەتەوە یەکگرتوەکانیش بەگشتی بۆی بەڕاستی جیهان ڕەنگە بە ڕاستەوخۆ ناڕاستەوە پشتیوانی لە دروستکردنەوەی حکوومەتێکی خزمەتگوزار و کارە بکاتشی فەوزا لە عێراقا بۆ خۆی لە کاتێکا سووریا لە فەوزایە لەولاو یەمەن و لەولاوە لیبیا و بەڕاستی ئەمانە کۆمەڵی وڵاتن خۆیان لە کێشە و قەیرانە دەژێت قەیرانەکان بۆ کۆمپانیا زەبەلەحەکان کەمتر قازانجنەوەگلەوەی لە زیان نابن ڕەنگە کۆمپانیای چەکفرۆشیش لەولاوە قازانجکە بەڵام بە نەتیجە ئابووری جیهان لەسەر وزە ڕەوزە لە ناو تەنگەشە و لە ناو کێشە ئەشکالی بۆ دروستەوە بۆیە
چاوەڕوانیەوە کرێ جگە لە خەڵکی عێراق خۆیان کە زەرمەندی ناو قەیران و کێشە و ئاشاون وڵاتانی جیهانیش پشتیوانی لە ئەم وەکو جەناب داماژەت پێکرد گۆترێس مەسەلەن ئەمریکا وڵاتانی فەڕەنسا ئەڵمانیا هەمویان بەیەکەوە پشتیوانیان لە کابینە و کارنامەنوێیەکەی حکوومەتی نوێ دەربڕێەوە ئەمانە هەمووی ئومێدن 2000 دەمێنێتەوە سەر هێزە سیاسەکانی عێراق چەند بە قسەی دەرەوەکەن ئەوانەی کە قسەی خێرەکەن و چەند بەڕاستی لەگەر بەرژەوەندی گشتەکانی خەڵکی عێراقدان ڕەنگەی وڵاتانێکی دەوروبەر کۆمەڵی هێزی سیاسی ئەژندای ناوچەی هەبێ بۆ تێکدانی دۆخی عێراق من هەمیشە وتمە لەواتێ سەقامگیری سیاسی لە عێراق و سەقامگیری ئابووری لە عێراقا لە بەرژەوەندی بەشێک لە وڵاتانی دەوروبەر نەبێت چی بە تایبەتیش کاتێک کارنامەکە باس لە چارەسەری پرسی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقاکە ئەم ئارامیە یان گەشەکردنی سیاسی و ئابووری لە عێراقا ڕەنگەی بە نەتیجە هەندێک وڵات بەزەرر بۆخوانی ببینن مثلەن تورکیا و ئێران لەو دوو وڵاتن ڕەنگە حەز بۆ نەکەن لە عێراقا هەم استقراری ئابووری هەبێ کە خەڵکی عێراق بەرەو گەشانەوە بچێ و لەناو ئەم گەشانەوەی عێراقەشە هەرێمی کوردستان وەکو هەرێمیشی فیدرالی چۆن دەستوری یاسایی گەشە بکە و چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە نەتیجە ئەوان بەزەرر بۆ خوانی بزان نخبە سیاسەکەی تورکی و ئێرانی من زۆتر مەبەستمەوە سووریش لەبەرەوەی استقراری سیاسی لە شەرق لەوسەر لە بەرژەوەندی گەلانی شەرق لەوسەتە بەڵام ئایا ئەنزیمە سیاسەکەی ئێستا لە دەسەڵاتە چەند استقراری سیاسی لە بەرژەوەندی چەند مافەکان چی تا ئەو ڕۆژەی چارەسەری کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکرێ گەلانی ڕۆژهەڵات هەرگیز خۆشی و ئارامی و استقرارت بەخۆیان و نابینن بەڵام ئەمە ڕەنگە لە ئەژندای ئەنزیمەی سیاسیە نەوعێکی تر بێ بەرژەوەندەکانە نەوعێشتر بێ لەبەرەوە بەڕاستی خەڵکی عێراق بەگشتی جارشکە دێمەسەرەوەی لە پشتیوانە بۆ ئارامکردنەوە بۆ ڕێخستنەوە ڕەنگە لە ناو عێراقشە هێزگەلێکە بن زۆر مرتانە بن بە ئارامی هێز هەیە خەڵکی سیاسی هەیە بەرژەوەندەکانی خۆی لە ژنگەی پیسا ئابینێ لە قەیران ئابینێ بەڵام خەڵک هێزانە کامانن ئەو هێزانە کامان لە سەرەتاوە بینیمان ناکۆکی شیعەکان خۆ ناکۆکی هەبووە بەبێ گومان بەڵام لەسەر ڕای هەموو ناکۆچەکانش بە نەتیجە شیع سوودانی بربشێری چوارچێوەی هەمانجیە دوای سادرکە لە پرۆسی سیاسی کشاوەتەوە ئێستا کوتلەی گەورەی ناو پەرلەمانی عێراق چوارچێوەی هەمانجین و شیع سوودانیش ئەگەرچی مەسەلەن خەڵکانێک گەڵێن خۆی خاوەن کورسەیەک بووە بەڵام هەموو کەزەزانەیە هەموو چاودێری سیاسی ئەزانێن شیع سوودانی یەکێکە لە نزیکەکانی مالیکەی دەوڵەتی یاساکە کوتلە بەهێزەکەی ناو چوارچێوەی هەمانجین بۆیە جیاواز لە کازمی کە کوتلەی پەرلەمانی نەبوو ئێستا شیع سوودانی خاوەن کوتلێکی پەرلەمانی بەهێزە یان پشتیوانی هەبوو ڕەنگە سەدرەکان ڕەنگە سەدرەکان ناڕاستە خۆ پشتیوانیان کردوێ بەڵام دیسان کابینەکە کابینەیەک بوو نەیتوانی هەموو ئەوانەی ئەیوێ بیکەوە بەتایبەتیش حکوومەتێکی ڕاگوزار و پەرلەمانی لە پشت نەبوو ئەم کابینە نوێ ئەتوانێت ئەو کارە تەواو نەکراوانی کە لە سەردەمی کابینەکەی مستەفا کازمیدا نەکرا و لە ژێرفشاری شەقامە هەڵۆشایە لەم کابینەیە توانرێت بکرێ ئەمە ئەوەستێتە سەر جدیەتی هێزە سیاسی مشارکەکان لە حکوومەت مەسەلەن بۆ نمونە ئەم هێزە سیاسیانە هەر یەکێک بتێنێتەوە لە عێراقەوەیە هەر دەکەتولێکی پەرلەمانی و هەر تیمێکی وزاری تعبیر لە شقامی خۆیەکە مەسەلەن تیمی وەساری سونە تعبیر لە شقامی سونە ئەکا بە نەتیجە ئیش بۆ سونەکە و کوردیش بە هەمان شێوە هیواداری وابێ و شیعەش وایە ئایا ئەم تیمە وەزاریانە ئەم هێزە سیاسیانە چەند جدین بۆ چارەسەری کێشەکانی خۆیان چەند وجودێکی بەهێزیان لە بەغدا لە ناو کابینەکە بێ بۆی چارەسەری کێشە معەلەقەکان بکەن من بڕادەکەم مەسەلەن بۆ شەقامی شیعە بە تایبەتیش لەبەر هەڵبژاردننی ئایندا ئەو تیمە وەزارەی کە شیعە هەیەی لەم حکوومەتە کۆمەڵە کێشە چارەسەرکە ئەگەر نەیکا ئەمجارە وەکو هەموو ئەزانین مەسەلەن ئەو هێزانەی کە ئێستا زۆرینەن باشە زەرەریان کرد دەنگەکانیان پاشەکشەی کرد سەدر یەکەم بوو بەڵام بە هەر هۆکارێک بێسامە ناتنە پێشوەگە تعویزی کێشەکانی ڕابردان نەکەن ئەمجارە ڕەنگە شەقام فرانداتە دەرەوە بۆ سونەکانیش بامەچەوە بۆی تیمەکەی کوردیش لە ناو چ لە ناو پەرلەمانە چ لە ناو حکوومەتە ئەگەر بە دوای چارەسەری کێشەکانە نەڕۆن لەوە چە تیمەکەی کوردیش زەرەکە یەکێک لە پرسە سەرەکیەکان لە عێراق لە 2023ەوە کە بەروەکی عێراقی گرتووە و 2014 هاتری داعش ئەویش نائارامیە ناسەقامگیری کۆمەڵایەتیە بێکاریە نەبوونی خزمەت گوزاریە یعنی زمینە سازی ئەم حکوومەتە چۆن دەبێنێت لە مڕوانەوە بە تایبەتی لە ڕووی ئەمنیەتەوە چونکە تا ئەمنیەت نەبێ ئەوانی دیکەش نایەنە ئاراوە هەموو کێشە ئەمنیەکان سەرچاوە لە کێشە اقتصادیەکان وەرگرن یعنی کە داعش دروست بوو زمینەی دروستبوونی داعشە بوو بۆیە داعش دروست بوو ئەگەر ناوچە سونیەکان تەهمیش نەکرانایە و بەشێک لە پاکتاوی بەڕاستی تەسویح حساباتی مەسابی نەبووایە
و تهمیشی مەساوی لە عێراق نەبووە داعش دروست نابوو لەبەرەوە مەسەلەن ئەمان هەستیان بە پەراوێزکەوتن کرد و سونەکان پیان وابوو لە عێراق ئەوان نەک هەر لە بەردەم پەراوێزان لە بەردەم هەڵمەتی لە ناوبردننیشان بۆیە فعلەن وابوو ئەمە بەشێکی ڕەنگە وابوو بێ باشە وەزیری دارایی ئەو کاتە کەوتە بەردەم لێپرسینەوە بەشێک لە بەرپرسە باڵاکانی سونە ئەوەی کە بەم دوای هێنایانەوە کەوتنە بەر شاڵاوی مەسەلەن دادگایکردن و کۆمەڵەشتی تر لەوە بەتا و هۆکارە ناوچەیەکەش لەبار بوو ئەوی هەیمەنەی شیعە لە عێراقا سنوورێکی بۆ دابنێت بۆیە سونە بەداخەوە بەدیلێش خراپیان هێنا کە داعشیان هێنا ئەم جاریان دەبێت ئەمانە هەمووی وەکو ئەسمون وەکو پەن چۆن بەداخەوە نخبەی سیاسی دوای 2023 تەجروبە یان پەندی لە بەعز وەرنەگەر کە ئەنگێزەی نەتەوەپەرستی و تۆناڵێ مەزهەبگەرانەی توانێت عێراقیشی مۆزاییک بەڕێوەبەرێ و بەڕاستی شیعەش دوای 2023 تا 2014 نەیتوانی ئەو ئەشندای هێتی جێبەجێ کە دەبێت هەموو ئەمانە پندێک بن بۆ نخبە سیاسیە لە ئێستا بدەوە چارەسەری کێشە بنەڕەتەکانی خەڵکان چی کاتێکە اقتصاد بەرەو بەرزە بەڕای خەڵک بێکار نابێت داعشەکان چیان ئەوانەی کە لەسەر شەقام دینارە لە جیرفانی نییە باش ئەو گەنجانن کە لە زانکۆ پەیمانگای تاواکرد نەخوێندەوارە بەڵام تەمەنی لەسەرەوەی ئامادەی کارە بەڵام کاری دەستناکەوێت ئەم خەڵکانە ناچارە بن خەڵکە بووە مەسەلەن گیرا لە ئێمە خۆمان خەڵکی کەرکووکین و خەڵکمان بینی و هێزی ئەمنی خەڵکی گرتووە باشە بە 25,000 عبۆی داناوەتەوە لە ناو بازار بۆی خەڵک بکوژێ بۆچی ئەمە 25,000 بۆ 50,000 ماتۆڕێک دێنێ لە شەقامەگەی تەقێنێتەوە لەبەرەوەی پارەی لە جیرفان نییە بە نەتیجە ڕەنگی خەڵکەکە بەر خولیای تونندڕەوی توندوتیژی بە بەزەمە کەمینێ بۆیە چارەسەری کێشە ئابوووریەکان کێشەی بێکاری کە ئەمڕۆ نسبەتێکی زۆری عێراق بێکارن خەڵک لە برسێتی لە کەم خەزمەت گوزاری ئاشێ ئەگەر کابینەی نوێ چارەسەری کێشەی بێکاری بکەوە خەڵک بخاتە ناو ئیشەوە و خەڵک سەرقاڵکە بابەتی تیرۆر و ئاشاوژێڕ کەمە بێتەوە بێگومان کاک فەخرەدین پرسی کەرکووک و ناوچانی لە دەروی داری هەرێمی کوردستان و مادەی 140 ئەمە پرسە گرێگەکانن پرسی شنگال و ڕێکەوتنی شنگال بە معلقی باوت و بە هەڵواسایی ماوت و تایسا و ڕێکەوتن جێبەجێ نەکرا و دانیشتوان و ئاوارەکانی بگەڕێنەوە شوێنەکانیان ینی پێویستە ئەجندای کارەکانی حیزبەکانی هەرێمی کوردستان لەم حکومەتەیە چی بێ بۆ ئەم مافانی کورد بۆ ئەم ناوچانە مەوزوعەکەی وەکو چیرۆکە گەڵێ کاتێک کریستۆفەڵ هێر باڵۆزی ئەمریکا و لە عێراق بەسەرکردە کوردیەکانی وتی پێمان خۆشە پێمان باشە و پێشنیارتان بۆ یەکان ڕێنماییتەکان لە بەغدا حزوری بەهێزتان هەبێ چێ لە سەرکردەکانی کوردوتی ئێمە ئیمانمان یان گومانمان لە نیەتی بەغدا هەیە باشە ئیش پێڵە لەبەر ئەم گومانە ئێوە پێویستە لە بەغدا بەهێز بن حزوری بەهێزتان هەبێت چارەسەری کێشەی هەموو ناوچەدا بڕاوەکان لە بەدرەوجەسانەوە تا دەگاتە منتیقی دەشتینینەوە بەوە دەکرێت کە حزوری کورد لە بەغدا بەهێز بێ لەبەرەوەی بەڕاستی بمانێت نەمانوێت تا ئەم کاتە مانزیمە سیاسیکە لە شەرق لەوسەدووە ئەمەی کە لە عێراقا هەیە بەڕاستی نخبەیەکی سیاسیە کەمتر هێز لە پێکەوەژیان لە چارەسەری کێشە ئەبینە زۆرتر وا ئەبینێ کە گوتاری تونند و تیشی و بەڕاستی زۆرێک لە پۆپۆلیزم و زۆرێک لە دروستکردنی دووبەرەکی ئەمانە کەمتر بابەتی ئەنگێزەی هێزە سیاسەکان ئەنگێزەی چارەسەرا زۆرتر لەوە کێشەیە ئێمە چۆن ناتوانین چارەسەری کێشەکانی خۆمان بکەین لە ناوەم فەوزا سیاسەیە بەوەی کە تیمێکمان لە بەغدا بێ بەڕاستی تیمێکی بەهێز بن و ئەو تیمەشکە لە هەرێمی کوردستان حاکمێتی وڵات هەرێمی کوردستانەکە پشتیوانێکی بەهێز بە هەمیشە کۆنتاکت و بەڕاستی لینکێکی بەهێز لە نێوان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو تیمە لە بەغدا هەیە ئێمە پێگەمان بەهێز بێ لە بەغدا ئەتوانین مەترسیەکانی کە ئەنگێزەی سیاسی لە بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان هەیە کەمیان کەینەوە بەعکسەوە بتوانین ئەو بەرنامەی کە هەیە لە ڕووی تیۆریۆکە ئێستا لەم کابینە نوێ هەیە پاڵپشت بە دەستور و بە یاسا و بە کەرنامەکەش بین ئەمانە جێبەجێکەین چارەسەری کێشەکان بۆ دەکرێت کورد بەهێز بێ لە بەغدا و هێزی ئیستا هەیە نەک نییە زۆریش خراپە بەداخەوە نا ئەو تیمەی لە بەغدایە زۆر پێکەوە گونجا و هەماهەنگن و بەرنمەیەکی یەگرتومان هەیە نە لە هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێم و دوو هێزە سیاسەکە لێرە زۆر گونجاون ئەمانە هەمووی بەڕاستی پێویستیان بە چارەسەرەکی ئێمە زۆر زاروتمە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە ناتوانین تەقە لە بەغداکەین و بمانەوێ بچین ببین بەهێزێکی یاخی ئەمە جگەلەوەی بەغدا بەهێزەکەین و جەمسەری بەرامبەرمان بەهێزەکەین و بە نەتیجە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروستەکەین بە نەتیجە وڵاتانی دەوروبەرش ئەوەی پشتیوانیشمان نەکا بۆ دروستکردنی کێشە لە ناو بەغدا لە ناو عێراقا بە نەتیجە بەغدا هەڵەبژێرە عەرەب هەڵەبژێرە کورد هەڵەبژێرە بەرژەوەندی خۆشیان لەمەدا بۆیە کوردستان سەرکردە سیاسەکانی کوردستان دیسان ئەڵە مەرجەعی سیاسی ئەو هێزە باڵای کە لە کوردستانە هەیە هێزەکان هەردووچیان شێتی و پارتی بەتایبەت پێویستە مەرجەعێکی قرار لە هەرێمی کوردستان دروستکەن ئەم مەرجەعی قەرارە پەرلەمانە یان هەر ناوەندێکی ترە دروستیکەن
ینی ببێ بە پشتیوان بۆ ئەو تیمەی کە لە بەغدایە ئەو تیمەی کە لە بەغدایە بەرنمێکی یەکگرتووی هەبێ و پشتیوانێکی بەهێزی هەبێ لەسەر پۆستێک و دوان نیکن بە کێشە مەشاکل چارەنووسی میلەتەکەمان لە پۆستێک و دوان گرنگترە و هەر هێزێکش زۆرترین دەسەڵاتی هەیە زۆرترین دەستکەوتی هەیە و ئەگەر ئەم بارودۆخە تێکسێت زۆرترین زیان بەرەو هێزەکە بۆیە بەڕاستی لە پێناوی هێزە سیاسەکان خۆیان دەسەڵاتی خۆیان پێویستە یەک بەرنامەی یەکگرتووی بەهێزیان هەبێ لە بەغدا بۆ جێبەجێکردنی ئەم بەرنمەی کە ئێستا سوودانی دایناوە و لێرەوە کوردستان بەهێزە بێ لێرەوە چارەسەری کێشەی ناچەدابراوەکانەکەی باسی تێکچوونەکەی ئەگەری ئەم تێکچوونی ئەم دۆخە ئەکرێت و بۆ ناکرێت هەموو شتێک لە عێراقا چاوەڕوان کراوە بە باش و بە خراپی و باشەکەی ماندووبوونی دەوێت بەڵام خراپەکەی ڕەنگە هیچی نەوێ بۆی تۆ بارودۆخە بەڵام لە ئێستا گەشتبینیەکان تێڕوانینەکان لەم حکوومەتەیە ڕەنگە جیاوازتر بێ لە پێشترە ئەمە لە ڕووی تیۆری وایە ئێستا ئێمە ئەو بەرنمەی کە سوودانی دایناوە لە چارەسەری لە دانانی لیژنەیەک بۆ مادەی 140 باشە چارەسەری کێشەی نەوت و گاز و چارەسەری فراغی ئەمنی و دانانی مەسەلەن ئەو پارێزگارانەی کە بە وکالەت و کەیسیان لەسەر و بەدیلیان بۆ دابنێن ینی کۆمەڵی ئاماژەهان کام ئاماژانە هەمویان ئەرێنین بە نسبەت کوردەوە بەڵام جێبەجێکردنی پێویستی بەهێزەیە بۆی کورد بەڕاستی بەهێز بەهێز منطقی هێز لای من منطقی دەبابە و شەڕی تفەنگ نییە منطقی هێز لەوای کەسە بەهێزەکانت لە بەغدادانی وانەی لە هەرێمن پشتیوانیان بە بەردەوام و عیلاقاتی خۆت لە ئاستی ناوچەی نێودەوڵەتی بەکاربێنی بۆ ئەوەی کارنامەی کابینەکەی سوودانی جێبەجێکرا ڕەنگە سوودانی بۆ خۆی نیەتێکی باشی هەبێ خۆ عادل عەبدولمەهدی کەسێکی زۆر ملائین زۆر چۆنەڵێ میانڕە و زۆر دۆستی کوردیشە و لە ڕووی بیرکردنەوەش عادل عەبدولمەهدی بەڕاستی کەسێکی جیاوازە لە ناو سیاسەکانی عێراق بەڵام چەند توانی کابینەکە یان ئەرکەکانی جێبەجێکە جگە لێ ڕێی لێجراونیان هێشت بەڵام تیمەکەی سوودانی و ئەوانی لە پشتی سوودانیەوە چەند دێڵێن ئەم کارنامەیە جێبەجێکە لە بەرامبەر ئەم ئەنگێزەیان ئەم ئەنتی کوردیە دەبێ کوردی هێزە کوردیەکە خۆی لێ مەوجود بێ بەهێزەوە بە بەرنامەوە ئەم بەرنامەیە بەچی دەکرێت بەڕاستی لە هەموو بارێکە تۆ محاولە بکەی ئەو اقتصادی هەتا ئەو عیلاقاتی هەتا ئەو قووەتە معنەوی هەتا بەکاری بێنێ بۆی لە بەغداوە چارەسەری کێشەکانی هەرێم بکەی باش دەزانین کە هەر لە سەرەتای ئەم کابینەیەوە جۆرێک ڕەزامەندی کورد هەبوو بۆ پێگەێنانی حکوومەتەکە بە دەرەوەی کە لە سەرتاوە ناکۆکیەکە بوو سەبارەت بە پرسی پێگەێنانی حکوومەت و کێ دەبێت بە سەرۆگۆزیران کێ دەبێت بە سەر کۆمار بەڵام دوجار کۆدەنگیکی گشتی بەدی هات ئەم کۆدەنگیە چی لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا دەکا پرسی نەوت و وزە یەکێکە لەو پرسە سەرەکیانی کە کەیسەکەی چەند مانگێک بەر لە ئێستا جوڵێنرا ئەم پرسانە چی لێ دێت برای بەڕزم کە خالیشوانی لە یەکەم دیداری قسەشی جوانی کردوتی ئەم کارنامەی نوێ یان ڕێککەوتنەوەی ئیتفاقی کە لە نێوان هێزە سیاسەکان کراوە بە تایبەتەوەی بە نسبەت کوردەوە ئەم وەرەقەی سوودانی وەرەقەیشی عملی نووسراوە جیاواز لە ڕێککەوتنەکانی پێشتر کە کەس نێزانی مۆزوعەکان چۆن و ڕێککەوتنەکە لەسەر چ بنەمایەکە و خاڵەکانی کورد و دژی کورتچین بەڵام ئەم خاڵانەی کە ئێستا لە ڕێککەوتنەکەی یان لە کارنامەی حکوومەتەکەی سوودانی هەیە بەتەچیت خاڵنامەی باشن و ئەو کێشە مەشاکلەکانیان سازان و نەسازانەکانی سەردەمی هەڵبژارنی سەر کۆمار پێشتر هەموو ئەمانە بەنێعێک لە ناوخانێکتوانین بڵێن تێپەڕی ئێستا دو وەزارەت کەماوە دو وەزارەتی کوردین ئەمە دیارە ململانەیە گیان زۆرێک ڕێکنەکەوتنی لە نێوانی چیتی و پارتی هەیە من جارش کاڵم هیوادارم ئەم شتە بەسیتانە و عینادی سیاسی تێپەڕکەین توی ئەگەر جامەکە قوڵ بێتەوە بەسەر هەمومانە قوڵ بێتەوە و ئەوەی زۆرترین دەستکەوت و زۆرترین قازانج و گەورەترین پێگەی لە ئاستی هەرێمیشەیە نەک لە بەغدا بە نەتیجە کێشە دروست بێ ئەو زۆرترین زەرەرەکان بۆی بەڕاستی عینادی سیاسی حق کۆتایی پێدێ هەمومان پێکەوە وەکو تیمێکی کوردستانی بە پێی توانە جیاوازەکان و هەرکەس بە پێی توانای خۆی بەرنامەیەکی گژیرمان هەبێ بۆی بەشێک بین لە چارەسەر بۆ عێراق کێشە لە عێراقا تنگژە لە عێراق بە نەتیجە تنگژە و کێشەیە بۆ هەرێمی کوردستان چی هەرێمی کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ نییە خواگەرمە پێمان وابێ ئێمە لە کێشە لە عێراق سەرەکەین ئەمە ئەگەر بۆ هەولێر و سلێمانی ڕاست بێ بەڵام بۆ کەرکووک و نەدەشتینی ناوە خانەقین و شنگالۆمانە گەورەترین مەترسیە تەنگەژە لە عێراقەیە ئەو کاتێک کێشە لە عێراق هەیە ئەو کاتام هێزانەی کە لە خانەقین و کەرکووک و شنگال و ناوچەکانی دەشتینێنەوان ینی ئەبن بە فرەکوێخا گەورەترین زەرەر لە خەڵکی مەدەنیەدان خەڵکی مەدەنین ئێمە لەوێ وجودی ئێمە مەدەنیە لەوێ بۆی بەڕاستی بێت بیرکردنەوەکانمان بیرکردنەوەی استراتیژی بن هەر هەنگاوێگەیندین بەڕاستی بۆ ئایندەمان بێ بۆ چارەسەری کێشەی خەڵک بێ بۆ هی خاک بێ باست لە بەڕێز خالیشوانی کرد
لە کۆنگرەکەیدا بەڵێ لە کۆنگرەکەیدا باسی لەوە کرد کە ئەوان هەوڵ دەدەن کە ئەو هێزانەی کە لەو ناوچانیان لە دەرەوەی دارەی هەرێمی کوردستانان ئەو هێزانە لە ناوچانیان نەمێنن ئارامی بۆ ناوچانە بگەڕێتەوە. ینی پێتان وایە لەم حکوومەتەیە ئەم کارە هەندە بە ئاسانی مکرێ و هەوڵەکان چی دەبن و بەگشتی دەکەوێتەوە سەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەخدا ناون ئەم پەیوەندیانە چۆن دەکرێت ئاسایی بێتەوە؟ دیسان ئەڵێنەوە کارنامەکە وایە کە هێز عسکەری کە لەوێ هەیە بەتایبەت جەماعەتی حەشدی شعبی ئەومانە ئەم هێز عسکەریانەیە کە لە ناو شارەکاندان بەپێی ئەم بەرنامەی کابینەی نوێ ئەوەیە کە کەیسی ئەمنی لەم ناوچانە بدرێتە دەست شورتەی مەحەلی یان دروستکردنی هێزی تری شارەکان خۆیان هێزی خۆزەیەتی سەرم بۆ نمونە لە کەرکووک هێزێک دروست کرێم هێزە پێکاتە نەتەوەیەکانی هەموو لە خۆ بگرێ بە نەتیجەک پاراستنی کەیسی ئەمنی و ڕۆژی ئەمنی کەرکووک کەرکووک بە نمونە دێنمەوە هەموو شارەکانی لەمە ترسیان و ناوچانە بێگومان لە چێشان و هێزانەی لەوێن جۆرێک لە لایەندارەتیان هەیە ئەو هێزانەی لەوێن هێزی وەلاین ئەو هێزانەی لەوێن تۆزێ یعنی بەنەوەیەک لە نەوەکان فرەچوێ خایان پێوە دیارە ئەگەر هێزێکی لە چوارچەوەی یاسا و دەستور سەر بە وەزارەتی ناوخۆ لە خەڵکی ئەو ناوچانە دروست بکرێت بە پێی تەوازنی نەتەوەی طبعاً ئەو کاتە ئەم هێزە ئەگەر هەموو پێکاتەکانی تابێ بە پێی بەرژەوەندی هەموو پێکاتەکان زوڵەیەەکە بۆیە بە پێی کارنامەکە ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێن هێزی خۆجێتی هێزی لۆکاڵی دروست کرێت بە پێی ڕێژەی نەتەوەکان و ئەو هێزانی لێوێن بکشێنرێنەوە و ئیدارەکان حەلی بنەڕەتیان بۆ دابنرێ بە پێی قەبارەی نەتەوەکان مثلەن کەرکووک لە دوای 2007ەوە وەزیر پارێزگایشی بۆ کالەتی هەبێ ئەمە چارەسەر کرێت تا کەی ئەم وکالەتە بەڕێوە ببرێ بە پێی دەنجی نێتەوەکان ئاسانە ئەگەر نیەتە بێ و ئاسانە ئەگەر بەڕاستی استراتیژە بێ ئاسانە ئەگەر هێزەکانی هەرێمی کوردستان شی جارشکە ئەڵێمەوە ئەوەی لە بەغدا ئەگوزارێ هێزێکی یان تەشکیلەی کابینەیەکی فرەچەشنە سێ پایە لە کابینەکە هەیە سونە و کورد و شیعە هەر یەکێک لەم پایانە بۆ خۆی ڕایکێشەیە کام هێز باشترین قوتی هەیە ڕەنگە کورد بەهۆی ئەوەی هەرێمێکی هەیە لە کوردستانە ئەم هەرێمە پێگەی ناوچەی و نێودوڵەتی هەیە علاقاتی خۆی هەیە دەتوانە بڵێم داهاتی خۆی هەیە زە سیاسەکان خاوەن جۆرێک لە سەرمایی بەهێزن ئەگەر ئەم سەرمایی کە هی بنەماڵەکانیش لە حکومڕانی هەیە بێن لە خزمەتی کێشەی خاک بەکاری بێنن ئەتوانن گەورەترین استفادە لەم کابینە نوێ بکەن بە پێی ئەو کارنامەیەکە هەیە بە ئەمە بکەم بە دوا پرسیار هەرچەنە کاتم لە بەردەستان ناماوە کاک فەخرەدین گۆڕانکاریە سیاسیەکان کە ئێستا لە ئێراندا ڕوودەدەن کاریگەری لەسەر بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەک و حکومیەکەی نێوان هەرێمی کوردستان و دواتریش لەسەر ئاستی عێراق بێ بێگومان ئێستا دۆخی ئێران لە دۆخێکی شەڵژاوی خراپدایە گەمارۆیەکی نێودەوڵەتی لەسەرە تورکیا وەزعی باش نییە ئەم دۆخە ئەقلیمیە تورکیا ئێران بەتایبەت دووکە هێزی کاریگەرن لەسەر باردۆخی عێراق ئەمان ڕەنگە جارشکە ئەڵێم بیانەوێت کێشەکانی خۆیان تەزدیری عێراق بکەن و حەز بکەن لە عێراق ئارامێکی 100% نەبێت چی ئێران ڕەنگە حەز بە ئارامی بکە حەز بکە هەیمنەی شیعە لە عێراق بمێنێتەوە بەڵام دیسان من قەنەعاتم وایە ئێرانیش حەز ناکە عێراقێکی سەقامگیری گەشەکردووی دیموکراسی فرەچەشن لە دروست بێت لە تەنیشتی کە خۆی دژی ئەم ینی عکسی ئەم پێناسەیە بۆیە دەکرێت عێراقیەکان سوود لەم تەنگەشانە ببینن بەعکسەوە نەیە لە داخلیان بێ ئەمان ئەم زعیفیان ئەم کێشانە مەشاکلیانە بە دەرفەت وەرگرن بۆ گەشەکردنی خۆیان. کاک فەخرەدین زۆر سپاس دەکەم کە لێرە ئامادە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز فەخرەدین محەممەد کە بەڕێزیان وەک چاودێرێکی سیاسی لێرە لە ستۆدیۆ میوانی ئەمە بوون ماندوو نەبن. سپاس سەرکەوتوو بن.